بەڵێ بەو راپۆرتەی هاوکاربان کە بینیمان تەیفور ئامادەی کردبوو کاتە ئەمە کێشەیەکە کە هاوڵاتیانی ئەو دەڤەرەی نیگەران کردووە. ئەمە جێگەی خۆیتی کە زیاتر لەسەری بۆستین گفتوگۆی زیاتر بکەین لەگەڵ کەسانی بەرپرس لەو بارەیەوە کە چی بکرێت بۆ ئەو ناوچەیە و شارۆچکە و شارەدەیەکانی دەوروبەری لەگەڵ خەسرە و ئیسماعیل ڕێبەری گشتی شارەوانەکانی ئیدارەی سەربەخۆی سۆران گفتوگۆەکەم سەبارەت بەوەی کە ئایا هیچ پلانێک هەیە کە کارگەیەکی ڕیسایکڵینی خۆڕ و خاشاک لەو دەڤەرەدا بنرێت بەو پێی کە ئەو دەڤەرێکی قەرەباڵخە جگە لەوەی کە دانیشتوانی ئەو منتیقەیە لەوێن ئەو ناوچەیە لەوێن ناوچەیەکی گەشتیاریشە زۆر فشاری زیاتری ئەکەوێتە سەر لە تەواوی وەرزەکانی ساڵ چ زستانان بەهۆی گەشتیاری زستانە و چه هاوینەش بەهۆی گەشتیاری هاوینەوە. ئەم کاتتان باش بەڕێز خەسرە و جواب بزانین وەڵامی ئەم پرسیارەمان چۆن ئەدەیتەوە هیچ کارگەیەکی ڕیسایکڵین بڕیارەکە لەو ناوچەیە دابنرێت؟ سڵاو لە بەڕێزت و سڵاو لە بینەرانی کوردستان 24 بەڵێ ڕێزدار سەرۆکی حکوومەتی کوردستان کاک مەسعود بارزانی کە پێداگیری کردەوە بڕیاریدا کە بە زووترین کات کارگەی ڕیسایکلین دابمەزرێت لە سنووری ئیدارەی سەربەخۆیی سۆران و ئێستاش ڕێگای کارگەی ڕیسایکلین بەرەو قۆناغی کۆتایی دەچێت لە هەفتەی ئایندا قیرتاو دەکرێتن و ئەو ڕوبەرەی کە دیاریش کراوە نزیکەی 100 دۆنمە بۆ دامەزراندنی کارگەکە بۆی بتوانرێت چی زبل و خاشاکی سنووری ئیدارەی سەربەخۆیی سۆرانە لەم کارگەیە دووبارە ڕیسایکلین بکرێتەوە بۆی ئەو پاشماوەی کە بە فیڕۆچ و مادەی نوێی تێدا دروست بکرێتەوە هەروەها بتوانرێتن ژینگەی سنوورەکە لە پیسبوونی بپارێزرێت. باشە ئەو کارگەیە کە بڕیارە دابدرێت پێتان وایە یەک کارگە بە ئەندازەی ئەوە بەس بێت کە ئەو زبڵ و خاشاکەوە بینیمان وەکو کێوێکی لێ هاتووە یەک کارگە بەشی ئەوە ئەکات کیفایەتە؟ بەڵێ بێگومان ئەگەر کارکەدا مەزرێت ئەو کارگانە توانای ڕسایکلینیان لە سەروی 400-500 تۆن هەیە ڕۆژانە ئەو زبل و خاشاکەی لە سنوور ئیدارەی سەربەخۆیی سۆران کۆ دەکرێتەوە ڕۆژانە 300 تا 350 تەن زبل و خاشاکە. ئێمە 11 شوێن لە سنووری ئیدارەی سەربەخۆیی سۆران دیاری کراون بۆ فرێدانی زبل و خاشاک و هەروە ژێرخاکردنی بەڵام دوا بە دوای دانانی کارگەی ڕیسایکلین و هەروەها ئەمە لەگەڵ کۆمپانیاکەش گفتوگۆمان کردووە کە لە دوای تەوابوونی قیرتاوکردنەکە شوێنەکەیان تەزبیت چەسپاندنی سنووریان بۆ بکرێت بۆی بتوانرێت ئەو زبل و خاشاکەی ئێستا لە سنوورەکان کۆ دەکرێتەوە هەمووی ڕەوانەی ئەوێن دەربکرێت بۆی دواتر بە ئاسانی بتوانرێت کە کارگەکە دامەزرا و ڕیسایکلینی بکرێت. زۆر باشە ئەو ڕیسایکڵکردنە لەسەر بنەمایەکی زانستی ئەنجامەدرێت واتە ئەمێ بزانم سوود وەرئەگیرێتەوە دواتر بە چ شێوەیەک سوودی لێ وەرئەگیرێتەوە لەو خۆڵ و خاشاکە. بێگومان کارگەکە کارگەیەکی بڵێن نوێیە و هەروەها گوژمەیەکی زیاتر لە 15 ملیاری بۆ تەرخان کراوە بە ستانداردی جیهانی کارگەکە کار دەکات و هەروەها تەواوی زبل و خاشەکە ڕیسایکلین دەکات و ڕێژەیەکی تەواوی پیس و ئەو پیسەی کە لێی دەردەچێت دەتوانرێت چارەسەر بکرێتە. باشە پێشتر ئەم خۆڵ و خاشاکە چی بە هەمان شێوە ئەو پاشماوانەی بەڵێ بفەرموو بەڵێ دووبارە بەکار دەهێنرێتەوە وەکو کەرسەی خاو بەکار دەهێنرێتەوە. زۆر باشە پێشتر ئەم خۆڵ و خاشاکە چی لێ دەکرا هەر ژینگەی ناوچەکەی پیس دەکرد یاخود لە چاڵنانێکی تەندروست هەبوو کە بە شێوەیەکی لە چاڵنانی تەندروستی لە چاڵ بنرێن؟ خۆی لە 2011 دوا بە دوای گرێبەستی کۆکردنەوەی زبل و خاشاک لەگەڵ کۆمپانیا ڕێک خرا چەند شوێنێک دیاریکرا بۆ فرێدانی زبل و خاشاک هەروەها ژێرخاکردنی ئەو شوێنانی کە تاکو ئێستا زبل و خاشاک تێدا فرێدرێت هەم سیمایەکی ناشرین بە سنوورەکە ئەبەخشێ هەم بۆنێکی ناخۆشیش لە سنوورەکە بەربڵاوە کاتەوە ئەو کاتیش دوا بە دوای گرێبەستەکە کە لە 2011 پێویست بوو لە خلالی 4 مانگ کارگەی ڕیسایکلین دابمەزرێ بەڵام ئەو کۆمپانیایی کە کارکە پێی ڕاست پێدرا بوو نەیتوانی ئەرکەکەی خۆی جێبەجێ بکات و تاکو 2023 کە توانرا کۆمپانیایەکی تر بێتن بۆی گرێبەستی کۆکردنەوەی زبل و خاشاکی لەگەڵ ببەسترێ و ئەو بە هەمان شێوە هەڵبستێت بەدانانی کارگەی ڕیسایکلین لە سنووری ئیدارەی سەربەخۆی سۆران. زۆر باشە بەڕێز خەسرە و ئەگەر
باسی گوژمەکەم بۆ بکەیت و لەسەر ڕووبەری چ زەویەک دائەنرێت و بڕیاری شەکە کەی دەست بکرێت بەکارکردن و کەی کۆتایی پێدێت. بەڵێ ڕووبەرەکەی نزیکەی 100 دۆنمە شوێنەکە دیاری کراوە چسپاندنی سنووریشی بۆ کراوە کە کارگەی ڕسایکلینی تێدا دابمەزرێت و ئەوەی ئێمە ئاگادارین و بەڕێ سەرپەرشتیاری دارەی سەربەخۆی سۆرانیش ئاماژەی پێکرد بە زووترین کات بەردی بناغی ئەم پرۆژێ دانرێت و ئەوە دەگەڕێتەوە سەر کۆمپانیای کە بتوانیت لە کەمترین کات بتوانیت کارگەکە دابمەزرێن بۆی بتوانێت ئەو زوڵ و خاشاکە چارەسەر بکرێت. زۆر باشە. ئەو کەمترین کاتێک کە باسی لێکەن ئەوەندە نزیکە کە پێویست نەکات ئەڵتەرناتیڤێک هەبێت ئەم زبڵ و خاشایکەی ئێستا هەیە بە شێوەیەکی دیکە چارەسەر بکرێت هەتاوەکو کارگەکە ئاماداکرێت یاخود ئەڵتەرناتیڤێکی دیکەتان هەیە تاوەکو ئەو ماوەیە تەواو بێت. بەخۆی تاکو و کارگەکە دادمەزرێت دەبی هەر بەو شێوە کلاسیکیەی کە ئێستا ژێرخاک دەکرێت چارەسەری ئەو زبڵانە بکرێت بەڵام وەک پێشتریش باسم کرد دەتوانێت لە ماوەی دانانی کارگەکە شوێنێک دیاری بکرێت لە شوێنی کارگەی ڕیسایکلین کە بتوانێت ئەو زبڵ و خاشاکەی لە سنوورەکانی دارێ سەر بەخۆی سۆران فڕێ دەدرێت بتوانێت بگوازرێتەوە ئەو شوێنی کە کارگەکەی تێدا دروست دەکرێت. باشە هیچ پلانێک هەیە هەر بۆ خەڵکی ناوچەکە و شارەدەکان و دەوروبەر هەر لە پێش ئەوەی کە زبڵ و خاشاکەکە بەم شێوە کۆ بکرێتەوە هەر لە لای ماڵەکان کە تێکە با بڵین لە ناوچەکانە یان لە ماڵەکانە یان لە کارگەیەکی دیکەیە جیا بکرێنەوە بۆ نمونە شوشەکان لە لایەک بێت و پلاستیکەکان لە لایەک و ئەوانی کە خواردەمەنی بوون و پاشماوەی خواردن لە لایەکی تر بۆی کەوکو سەمات بەکاربێنرێنەوە یعنی مەبەستمێ ڕیساڵکردنەکە تەنیا لە کارگەکە دروست ئەکرێت و تەواو ئەکرێت یاخود پلانەکە لە لای ماڵان و لە ناو شار و شارەدەکان دەست پێکات. بەخۆی دروستە ئەگەر بێت و هەر ڕسایکلنەکە لە ناو کوچە و کۆڵانەکان بە دانانی بڵێن ئەو شوێنانی کە پێویستە شوشەی لێجا بکرێتەوە یان نایلۆن لێجا بکە بێگومان ئەوە چارەسەرێکی زۆر باشە و ئاسانتریش دەبی بۆ کارگەکە. ئەوەی ئێستا دەکرێتن لەو شوێنانەی کە تەنها لە ناوچەی بڵێن ئەوەی باپشتیان کە زبڵ و خاشاک تێدا کۆ دەکرێتەوە لەوێندە دەتوانرێت ڕیسایکلنێکی وەکو بڵێن کلاسیکی دەکرێت لەوێندەر پلاستیک و شوشە و ئەوانی تر کە لی جیا دەکرێتەوە بەڵام ئەوە بە شێوەیەکی کاتیە بەڵام کە کارگەکە دانرا ئیدی دەتوانرێتن چارەسەری ئەو کێشەیە بکرێت. بەڵێ ئێمە سپاس دەکەین خەسرۆ ئیسماعیل بەڕێوەبەری گشتی شارەوانیەکانی ئیدارەی سەربەخۆی سۆران لەگەڵمان بوویت سەبارەت بە دروستکردنی کارگەی ڕسایکڵینی خاشاک لە سۆران.